بەڵێ بەردەوام دەبین پرچینە تەوەری بەرنامەکەمان کێکێکە لە تەوەرە هەرە گرنگەکان باسەوە دەکەین کە قۆناغی سێمی وەرگرتنی نمونەی خوێنی کەسوکاری ئەنفال کراوە لە چمچمان لە قۆناغی سێمجا وەردەگیرێت کە بۆ ماوەی یەک هەفتە بەردەوام دەبێت ئەمەش لە هەوڵا بێوچانەکانی خانمی یەکەمی عێراقا کە بۆ ماوەی 3 ساڵە ئەم پرۆسەیە بەرداوامە بۆ ئەوی بتوانن سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفال کراوان وەربگرن و هەروەها بتوانن ڕووفاتەکان بناسرەوە جا ئەمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا بەسەوە دەکەین بزانین ئاکام ئەم قۆناغی سێمە چ جیازێکی دەبێت لە چاو قۆناغەکانی پێشوودا ئەم داواکاریانی کە ئەم قۆناغانە ئەنجام دەدرێت لەسەر داوای کەسوکاری ئەنفال کراوان بۆ یاخودنا. بەڵێ سانە وەکتو ئاماژەت پێە ئەم پرۆسەیە بە هەوڵ و ماندبوونی نووسینگەی خانمی یەکەمی عێراقا کە ماوەی 3 ساڵە چ لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بێت لە پارێزگای سەماوایان لە ناوچەکانی تر یاخود وەک خۆت ئاماژەت پێە وەرگرتنی نمونەی خوێن کە تا ئێستاش خانمی یەکەمی عێراق لە هەوڵەکانی بەردەوامە بۆ ئەوەی نمونەی خوێن لە کەسوکاری قوربانیانی ئەنفال وەربگیرێت سانە. بەڵێ جا ئەمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە دەچینە لای خاتوپەری نووری ڕاوێژکاری لە سەرۆکایەتی کۆماری عێراق کە ڕاستە و خۆ لە ستۆدیۆ لامان میوانە خاتوپەری بەخێر هاتی بانی باش خاتوپەری بانی باش سپاس لەگەڵمانە خاتوپەری لە قۆناغی یەکەمەوە ئەگەر بکرێ لە سەرەتای دەستپێکردنەوە بۆمان باس بکەیت تا ئەم قۆناغا یعنی بە شێوازێکی ئیتر بتوانانی بۆمان باس بکەیت. زۆر سوپاس بۆ خەمخۆری کورسات بۆ ئەم پرسە گرنگە بەڕاستی پرسی گۆڕە بە کۆمەڵەکان پرسێکی نەتەوایەتی زۆر هەستیارە لەبەرەوەی مەسەلەی گۆڕە بە کۆمەڵەکان ناسنامەی جینۆسایدی کوردە و ئەتوانم بڵێم گرنگیدان بەم پرسا و بەم دۆسیەیە ئەرکی سەرشانی هەموو تاچێکی کوردی دڵسۆزە و بەڕێز خانمی یەکەمی عێراق کاتێک کە دەستیایە ئەم پرسە هەستیارە تووشی زۆر بەرەنگار بوونەوە بوو بەڕاستی ئەتوانم بڵێم لە هەموو قۆناغەکانی کارکردنمان لە سەرەتایی ئیشکردنمان وەکو ساڵی 2023 کە بەڕێزیان ئەم کەیسەی گرتە ئەستۆ ئێمە لە سراعات هەبوون خەڵک نەک خەڵک ئەو کەسانی کە پێیان خۆش نییە ئەم پرسە بەرەو پێش بڕوات کە یعنی ئاستەنیان بۆ دروستەکردین و بەڵام بەڕێزیان لە هەموو قۆناغەکانە زۆر بە لە خۆبوردەیی و زۆر بە ماندوونەناسی و زۆر بە بڵێن بوێری کێشەکانی بۆ چارەسەرەکردین و توانیمان لە هەموو قۆناغەکانی کە سوکاری ئەنفال داوایان کرد ئێمە سەرکەوتوو بین سەرەتایی دەستپێکردنی کارەکان ئەوە بوو کە سوکاری ئەنفال کراوان داواکاریان ئەوە بوو لە بەڕێز خانمی یەکەمی عێراق کە بێتە سەرخەت بۆ ئەو 1970 ڕووفاتی بەڵێ لەسەر داوای کە سوکاری ئەنفال کراوان بوو لە هەموو ناوچەکان چ لە چەمچەماڵ چ لە کەلار و دەوروبەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە لەو بوارە ئیش ئەەکەن داواکاری و واژۆیان کۆ کردەوە کە بەڕێز خانمی یەکەمی عێراق ئەو 1970 ڕووفاتی کە ساڵی 2024 گەڕێنرایەوە بۆ کوردستان و لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ بە خاکسپێرە ئەوانە بهێنرێتەوە یەکەم جار کاتێک کە سەردانی ئێمە مؤسسەی شوهەدای عێراقیمان کرد ئێمە وتمان بە ئەو 1970 ڕووفاتە جارێ دەستکاری نەکرێت بۆ ئەوەی ئیش بکەین لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەڵام ئەگاداریان کردین وتیان لەبەر ئەوەی کە ئێمە توانای خەزنمان وەکو پزیشکی دادی عێراق توانای خەزنمان کەمە لەبەرەوەی ڕووفاتی ئێزیدیەکانی لێبوو دانرابوو بۆ ناسینەوە ئەم 1970 ڕووفاتە لە توبعادلی بەغدا بوو 5 ساڵ بوو لە پزیشکی دادی 5 ساڵ هیچ شتێکیان بۆ نەکرا نەخێر ما بۆوانێ ئیتر بە هەر ئاستەنگێ بوو پێم خۆش نییە دووبارەی کەمەوە چونکە لە بەرنمەکانی کە ئاماژەمان پێیاوە
ڕووفاتی کوردی ئێزیدی لێبوو، ڕووفاتی تیرۆریستانی بڵین ئەو ناوچە جیاجیاکانی عێراقی لێبوو، ڕووفاتی ئەو 1970 ڕووفاتەی قوربانیانی ئەنفالی لێبوو. لەبەرەوە وتیان ناتوانین جارێ گۆڕی بە کۆمەڵ هەڵبینەوە هەتاوەکو ئەو ڕووفاتانە بە خاک نەسپێرێ. بۆیە بەبێ ناسینەوە بە پێی هەنێ ناسنامە کە لەگەڵ ڕووفاتەکانە دۆزرابووەوە، بەپێی ئەو ناسنامانە زانیمان هی ئەو گوندانەی دەوروبەری چەمچەماڵە، بۆیە لەسەر داوای کە سوکاریان کە خەڵکی تیا بوو مەسەلەن لە چەمچەماڵدا ئەنیشێ برای لە ناو ڕووفاتەکان هەبوو، ناسنامەی براکەی لەگەڵ ناسنامەی ئەو برادەرە کە بردمان بە لیژنە ڕووفاتەکان ئیستیلام کرا مطابق بوو لەگەڵ یەکتری. من زۆر دەستخۆشی لێ یەکەم کە ناوی کاک جەوهەرە. کاک جەوهەر داوای نەکرد بڵێ من ڕووفاتی براکەم ئەبەم لەکوێم بوێ ئەینێژم. ئێستش نازانێت کامیان ڕووفاتی براکەیەتی، بەڵام ئێمە ئەزانین ژمارەی بایۆلۆجی لەسەر گۆڕەکانە و براکەی وەکو هەموو ڕووفاتەکانی کە لە گۆڕستانی ئەنفال لە مۆنومنتی چەمچەماڵ بە خاک سپێرا. دوای ئەوەی کە ڕووفاتەکانمان هێنایەوە و بەڕێستان ئەگەر بکرێت ببەخشە باسی قۆناغی یەکەممان بۆ بکەیت. اینجا ئەمەوێ ئاماژە بم بەوە لە دوای ئەوەی کە ڕووفاتەکان لەو مەراسیمە شایستە بە خاک سپێرا، بەڕێز خانمی یەکەمی عێراق داوای کرد لە پزیشکی دادی بەغا کە ئیتر دەست بکەین بە ناسینەوە. ئەوان پێیان وتی ناسینەوە لە ئێستا سەختە، لەبەرەوەی داتابەیسی زانیاری و سامپڵی خوێنی کە سوکاری ئەنفالکراوەکان قوربانیەکانمان لا نییە. ئەمە یەک. دوو، ماوەیەکی زۆر ڕۆشتووە کە 37 ساڵە پرۆسەی ئەنفال بەدناوی ئەنفال بە ئەنجام گەیشتووە. بۆیە ئەبێ ئێمە دەست بکەین بە هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن. ئەوە بوو ئەو کاتێک کە مەراسیمی بە خاکسپاردنی 1970 ڕووفاتەکە بوو، یەکەم قۆناغی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن لە مۆنومنتی چەمچەماڵ ئەنجام درا. کە قۆناغی یەکەم لەوێ ئەنجام درا، قۆناغی دووهەم لە کەلار ئەنجام درا، قۆناغی سێهەم لە کۆیە. لەبەرەوەی کۆیە داوایان کرد بۆ ئەوانیش بکرێ، چونکە ئەوانیش نزیکەی زیاد لە 1000 قوربانیان هەیە. دوای ئەوان دیسانەوە لە کەلار قۆناغی چوارم، قۆناغی پێنجەم لە چەمچەماڵ، ئێستا قۆناغی نەخێر قۆناغی پێنجەم لە کەلار دیسان، قۆناغی شەشەم لە چەمچەماڵ و ئێستا قۆناغی حوتەمیش دووبارە هەر لە چەمچەماڵە بە حکمی ئەوەی پایتەختی ئەنفالە و زۆرترین جینۆسایدی خێزانەکانی کورد لە چەمچەماڵ کاڵم چەمچەماڵ و گوندەکانی دەوروبەری چەمچەماڵ. پەریخان باسی ئەم قۆناغانت کرد، جیاوازی ئەم قۆناغە بەراورد بە 6 قۆناغی ڕابردوو چییە؟ وابزانم ڕۆژ کاتەکەشی زیاترە. بەتەکید ئەم جارە 10 ڕۆژ لێرە ئەبن ئەم قۆناغی حوتەم، 9 ڕۆژی لە چەمچەماڵە کە بەس ڕۆژی جومعەی لێتەر کە کرێت کە ئیش ناکرێ، و 1 ڕۆژیشی لە پزیشکی دادی سلەیمانیە. ئەوەی پزیشکی دادی سلەیمانی کۆمەڵێ تاوانباری زمانی باشێک سەمپڵی خوێنوە ناگیرە ڕۆژێنی پەریخان ڕۆژی هەینی ئیسراحەتەکەن تیمەکە، بەڵام ڕۆژەکانی کە بەردەوام لە سەعات 9 بەیانی هەتاوەکو 2 پاشنیۆرۆ، بەڵام ئێمە ئەڵێن 2 پاشنیۆرۆ، بەس جاری وهەیە ئەگەینە سەعات 5ش. لەبەرەوەی نامانەوە خەڵکەکە بەبێ ئومێد بگەڕێتەوە. خۆشبەختانە بەڕێستان ئاماژەتان بە پرسیارێک کرد کە قۆناغەکان وەگیەکە نەخێر وەگیەک نییە. بۆچی قۆناغی یەکەم سەخت بوو، هەم بە نسبەت کە سوکارەکەەوە، هەم بە نسبەت تیمەکەەوە، چونکە تەجروبەی یەکەم بوو بەڕاستی. قۆناغی تیمەکانی پێشون خاتوپەری تیمەکان گۆڕانکاریەکی وای بەسەرا نایە، یعنی لەوانێ مەسەلەن چەند ئەندامێک بگۆڕێ ئەگینا ئەوەی کە هەیە بەداخەوە ئەو تیمە لە زاخۆوە هەتا فاو بۆ هەڵدانەوەی گۆڕەکان.
بۆ وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن بۆ ناسینەوە بۆ هەموو ئەرکەکان هەر ئەو تیمێ من بەش بە حاڵی خۆم زۆر متەئەسرم بەوەی کە زۆر ماندوون بەوەی کە دەعمێکی مادی و معنەوی وانە کە هاندەر بێت زیاتر خۆیان ماندووکەن هەرچەنە زۆر هەست بە بەرپرسیارەتی ئەەکەن بەرامبەر ئەم قۆناغەش هەر بە چاودێری خانمی یەکەمی عێراقە هەر حەو قۆناغەکە بە چاودێری بەڕێزیان بووە و بەردەوام پرسیینەوەی هەبوو بۆمان و بەردەوام لە کاتی دروستبوونی کێشە لەگەڵ چارەسەری کێشەکان بووە و بەردەوام هەوڵی یاوە کە بتوانین دامێکی مادییان معنەوی بەڵام بەداخەوە بارودۆخی دارایی و ئابووری بەو نەوەیە کە نەتوانرێ هیچیان بۆ بکەین باشستی پەریخان زیاتر لە 3 ساڵە خانمی یەکەمی عێراق نووسینگەی خانمی یەکەمی عێراق سەرقاڵی ئەم پرۆسەیە باست لە ئاستەنگ و ئاڵنگاریەکان کرد تا چەند حکوومەتی عێراق لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە هاوکار بوون یاخود کار ئاسانیان کردو لەگەڵ نووسینگەی خانمی یەکەمی عێراقا یاخود بە دیاریکراوی پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان چۆنە بۆی ئەم پرۆسەیە فراوانتر بکرێت و زیاتر بناسرێ دەست خۆش بۆ ئەم پرسیارە ئێمە ئەو تیمی نیشتیمانیەکە کە کارەکان جێبەجێەکە بریتە لە پزیشکی دادی بەغا کە زۆر هاوکارمانە لە فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکان سەر بە دەستگای شەهیدی عێراقی کە زۆر هاوکارمانە ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی ڕێکخراوی گەڕان بە دوواداچوون بە شوێن بێسەر و شوێن بوانە کە ئەمە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ئەوانیش بە هەمان شێوە هەرچەند وتبێتمان ئەمانەوێ قۆناغێکی تری هەڵمەت دەست پێ بکەین یان ئیش لەسەر هەڵدانەوەی گۆڕێکی تازە بکەین هەرگیز نەبووە لەلایەن یەکسەر ئیستیجابەیەکی باشیان هەبووە ئەمە وەکو تیمەکە وەکو لایەنە پەیوەندیدارەکانیش لە بەغا بە هەمان شێوە زۆر هاوکارمان بوون نووسینگەی بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار زۆر هاوکارمانن لەوەی کە مەسەلەن بڵێن ئیش و کارە ئیداریەکان و خۆ ئامادەکردن و ئەو پرسانە کە ضروریە و تەمویلکردن هەنێک جار بۆ بە خاکسپاردن و بۆ ڕۆشتن بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بۆ هەڵمەتەکان بەڵام وەکو ئەوەی بڵێ وەک وەزارەت ئەتوانم بڵێم ڕۆڵی وەزارەتی شەهیدان تەنها و تەنها ئەوە بووە کە لە مۆنۆمنتی چەمچەماڵ کە ئیشمان کردبێ ستافی مۆنۆمنتەکە خۆشببختانە زۆر ئیسیجابیان هەبووە لەگەڵمانە بۆ ئامادەکاری کەسوکارەکان بۆ پەیوەندیکردن بە کەسوکاری قوربانیەکان بۆ ئامادەکاری ئەو شوێنانەی کە ئیشەکەی تیا ئەنجامەیرێ بۆ پێشوازیکردن لە کەسوکاریان هەر بە هەمان شێوە لە بەڕێوەبەراتی گشتی شەهیدانی کەلار و کۆشپەری کەواتە وەزارەتی شەهیدان خۆیان هاوکارین خۆیان بە خاوەنیم کەیسە نازانن خۆی بێتە سەر واقع ئەم کەیسە لە فەراغی ئەوانە بەڕێزخانمی یەکەمی عێراق ناچار بوو کە بیگرێتە ئەستۆ و کە کاتێ پرسەکە لەلایەن کەسوکاری قوربانیەکانەوە لە بەڕێزیان داوا کرا کە کاری لەسەر بکات پێم وا بێ بەڕێزیشیان پەیوەندی کردبوو بە وەزارەتەوە بەڵام بە هەر کەواتە توانیم بڵێن ڕاستی ئەمە کاری ئەوان بۆ بەڵام خانمی یەکەمی عێراق بەم کارە هەستا بە تەکید ئەم پرسێکی زۆر قورسە زۆر سەختە زۆر هەستیارە کە بەڕێزیان گرتی ئەستۆ بەڵام ئەو بارودۆخەیکە لەو فترەیە دروست بوو کە ئەتوانم بڵێم لەوانەیە زۆر تاوانی وەزارەتی شەهیدانی شیتیانە بێت کە هەنێ برادەر کە نیان ئەویست ڕووفاتەکان بێتەوە پێداگر بوون لەوەی کە بڵێن ناسینەوەی بۆ بکرێت اینجا بێتەوە بەڵام کاتێک کە پێمان وتن ناسینەوە بکرێت وتیان لە ئێستا سەختە لەبەرەوەی ئەو داتابەیسەمان نییە کە زانیاری و سامپڵی خوێنی
کە سوکاری بێسەر و شوێن بووەکان مطابقە بکرێ لەگەڵ سامپڵی ئێسکی ڕووفاتەکان بۆ ئەوەی بە ئامانجی ناسینەوە. بۆیە دەستکرا بە ئەم قۆناغانەی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن. باشە پەریخان لەم قۆناغەدا لایانی پەیوەندیدار لەسەر ئاستی هەرێم تا چەند هاوکارتان بوون کە لە چەمچەماڵ مەبەستمیانی وەک ئاماژەم پێای تەنها و تەنها ستافەکانی بەڕێوبەراتی شەهیدانەکان بووە کە سوکارەکانیان ئاگادار کردوتەوە چ لە کۆیە چ لە کەلار چ لە چەمچەماڵ زۆر هاوکارمان بوون وەکو بەڕێوبەراتی گشتی شەهیدان دەنا وەکو ئەوەی بڵێ وەزارەت تەنانەت بۆ مەراسیمەکە بەڕاستی بانمان کردن ئامادەیان ئەمە کارێکی وەکو بەڕێزت ئاماژت پێیان زۆر وردە بەڕاستی بێ بە حەزەرەوە دەستی بۆ بەریت تا ئەم کارە هێنجە وردە چەندێک بۆ هەر قوربانیەک چەندێک کاتی پێویستە ڕۆژانە کە زانیاریەکانیان لێوە بکرێن شێوازی میکانیزمی کارەکانتان چۆن بەڕێوە ئەمە پرسیارێکی زۆر بەجێە بەڕاستی باری دەرونی چ تیمەکە چ کە سوکارەکە ئەتوانم بڵێم بارێکی دەرونی زۆر 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 سەختە لەبەرەوەی ئەگەر ژمارەکانتان پێ بڵێم ئاماری ئەو کەسانی کە بێسەر و شوێن تۆمار کراون لەگەڵ ئاماری ئەو کەسانی کە زاریاریان ناو سامپڵی خوێنیان لێوەرگیراوە بە پێی ستانداری جیهانی زۆر زۆر کەمە. بۆچی؟ چونکە هەنێ خێزار ئەتوانم بڵێم بۆ 12 باوکو و دایک و خوشک و براو نەماون تەنها یەک ئەندامی خێزانەکە ماوە. یعنی ئەم یەک سامپڵی خوێنە بەرامبەر بە 12 ئیستیمارەی 88 پرسیاری هەر ئیستیمارەیەک 88 پرسیاری تایە ئەم کەسە ئەبێ بارودۆخی دەرونی چۆنچۆنی بێ هەتا بیریەکەوێتەوە 37 ساڵ بەسەر ئەم تاوانە ڕۆشتووە هەتا بیریەکەوێت توانێ باوکی تەمەنی چەند بووە دایکی چی لە بەرا بووە ئایا نیشانەیەکی بۆ ماوەی لە بەجەستەیەوە بووە ئایا شکاویە لەوانەیە ئەم زۆر مناڵ بوو بێت یعنی تیانە ئەو کاتە 6 ساڵ بووە ماڵە مامیان ماڵە پوریان ماڵە خاڵ بە خێوی کردووە. باشە خات و پەرێگەر کەسی نەما بێت چۆن سامپڵی خوێنی لێوەردەگرن پێم وا بێستاندار دەبێ هەر قوربانیەک بۆ نمونە 3 سامپڵی بەلانی کەم بەڵام ئێستا بەداخەوە ئەگەر ئامارەکان بخەمە ڕوو سەیرەکەی سامپڵی خوێنەکان زۆر زۆر کەمترە لە ژمارەی ئەو کەسانی کە بێسەر و شوێنن وەکو ئاماژەم پێ جاری وا هەیە بۆ نمونە یەک کەس بۆ 12 کەس ئەو 12 کەسە جاری وا هەیە هی مناڵەکە بۆ دایکەکە دەرناکەوێ ئەبێ بگەڕێ بە دوای خوشکە برایە کە سوکارێکی نزیکی دایکەکە بە هی مناڵەکە بۆ باوکەکە ئاسانە جاریوا بۆ دایکەکە جارێککە سامپڵی خوێنوەر بژیرێتەوە جارێ پرۆسەی ناسینەوە بەس ناسینەوە بەڵێ جارێ پرۆسەی ناسینەوە قۆناغەکەیە گشتی ئەمەوێ ئاماژە بم بەوە پرۆسەی ناسینەوە ئەبێ داتابەیسەکە فراوان بێت ژمارەکان زۆر زیاتر بێ لەبەرەوەی تاوانی ئەنفال زۆر زۆر بەرفراوانە لە ناوچە جیاجیاکانیش کراوە کاتێک کە سامپڵی خوێنەکان بڵێن داتابەیسەکە زۆرە بێ سامپڵی ئێسکەکانیش داتابەیسی هەیە کە مطابقە ئەکرێ بەرامبەر بە یەکتری ئەو کاتە احتیمالی ناسینەوە دەست پێەکە بەڵام ئێستا لەبەرەوەی داتابەیسەکە ئێمە ئەمە حەو قۆناغە بەم حەو قۆناغە نزیکەی 2530 بێسەر و شوێن تۆمار کراوە بەرامبەر بە 2007 سامپڵی خوێن یعنی ئەتوانم بڵێم ژمارەیەکی کەمە بۆیە چاوەڕێ ئەکرێ داتابەیسەکە فراوانتر بێ بۆ ئەوەی بتوانرێت دەست بکرێ بە ناسینەوە و ئێستا دەست پێکراوە بۆچی چونکە مەلەفی کۆیە تقریباً تەواو بوو یعنی ئەتوانم بڵێم 50 کەسێکیان مابێ ئەنجامەکانیان هاتۆ خات و پەری ناڵێم دەستیان پێ کردووە و ئێمە بەردەوام لە بەدووادا چوونین بەس تا ئێستا هیچیان پێنەوتین پێشبینی
چۆنە بۆەوەی کە چەند قۆناغی تر بەڕێوە ئەبێت بۆ وەرگرتنی سامپڵی خوێن جگە لەم قۆناغا یان هێشتا زۆر باز لەوە بکرێت؟ بەڕاستی وەکو ئەوەی کە بەڕێز خانمی یەکەمی عێراق گرنگێکی زۆری یاوە بە پرۆسەی وەرگرتنی سامپڵی خوێن و زانیاریەکان، بۆیە ئێمەش ناچار بووین بەردەوام پەیوەندیان پێوە ئەەکەم و یعنی وەکو تەکلیفێکی قورس لە سەریان، چونکە وەک ئاماژەم پیا لە زاخۆ بۆ فاو ئەم پرۆسەیە لە ئەستۆی ئەو تیمایە. جاری وا هەیە پێمەڵێنەڵێ پەری تۆ فشارە خەیتە سەرمان، ئێمە لە فلان شوێنین، ئێمە لە فلان شوێنین، لە ناسریەن، لە سەماوەن، لە دیوانیەن، لە زاخۆن، لە شنگالن، لە فاون بەم ئەرکە ڕاستپێرێت. وەک ئاماژەم پێیا تیمەکە بەڕاستی زۆر ماندوون، ئێستا گەیشتونەتە معدەلی تەمەنی 45 ساڵ 45 ساڵ بۆ ئەو ئیشە ئیتر زۆر قورسە بەڕاستی. بەڵام داوامان کردووە کە هاوکار بیان بن بۆ دامەزراندنی خەڵکی تازە، هەرچەنە ئەوان ئەزمونونەکەیان زۆر زۆر ئێستا گەیشتوتە تۆپ. لە پرۆگرامدا باز لەوە دەکەی لە کاتی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە گۆڕی تر دەدۆزنەوە. ڕوبەڕووی ئەمە بوونەتۆ لە چەمچەماڵ ناچار بن کە تیمەکان هەمکەن بە دوو بەشۆ لەلایە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبنەوە، لەلایەکی دیکە ناسینەوەی با بڵین کە سوکاری ئەنفال کراوە. ئێستاحالیەن وایە، ئێستاحالیەن وایە تیمێک لە پزیشکی دادی کار لەسەر وەرگرتنی سامپڵی ئێسکەکە لە ڕووفاتەکان 153 ڕووفاتمان لەوەیە دووهەم گۆڕی بە کۆمەڵ کە لە سەماوە هەڵگیرایەوە، خۆی سێهەم گۆڕ بوو چونکە گۆڕێکیان لەلایەن ئەمریکیەکانەوە هەڵگیراوەتەوە، گۆڕی دووهەم وەزارەتی شەهیدان هەڵیایەوە و لەسەر ئەرچی بەڕێز خانمی یەکەمی عێراق و حتا تەکلوفەی هێنانەوە و بە خاکسپاردن و گواستنەوە هەموو شتێکی بەڕێزیان نووسنگەی بەڕێزیان لە ئەستۆی گرت. تیمێکی تر بڵین لە ناسریەیە بۆ بە دوواداچوونی گۆڕێکی بە کۆمەڵ هی ئەوی شەرهی تاوانەکانی ڕژێمی پێشووە کە شەرد نییە ئەنفال بێت، لەوانەیە ئەو خێزانانە بن کە مەسەلەن کوڕیان پێشمەرگە بووە، برایان پێشمەرگە بووە، یەکێکیان پێشمەرگە بووە، خێزانەکە بە کامیلی دەست بەسەر کراون و ئێستا بێ سەر و شوێنن. ئەو تاوان بارانەی لەم ئەخیرا کە دەست بەسەر کران و لە ئەمنی وەتەنی بەغا جیهازی ئەمنی وەتەنی بەغا لێکۆڵینەوەیان لێکردن، ئاعترافیان لەسەر ئەو گۆڕە بە کۆمەڵانە کردووە کە هی ماوەی ساڵی 80 بۆ 86. ئێستا تیمێکیش سەرقاڵی ئەوەیە، ئەنی تیمەکە ئەوە نییە بڵێ یەک ئیشی هەبێت، بۆ بە دوو بەشەوە ئیشی کەشفەکات کە ئەگەڕێ بە دوای گۆڕە بە کۆمەڵەکانە، ئیشی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەکەن، ئیشی گواستنەوەی گۆڕە ڕووفاتەکانەکەن بۆ پزیشکی دادی، ئیشی ئەوەکەن لە ناو پزیشکی دادی سامپڵی ئێسکیان لێوەرگیرێ، ئیشی ئەوەکەن کە بێن هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن جێبەجێ بکەن. بە هەر حاڵ یعنی زۆر بەرفراوانە ئیش و کارەکانیان. پەریخان با بینەوە سەر وەرگرتنی سامپڵی خوێن. بەڵێ قۆناغەکانی پێشوو بە ئێستاشەوە تا چەند کە سوکاری ئەنفالکراوان هاوکارتان بوون لە پرۆسەکەیە؟ من زۆر زۆر دەستخۆشیان لێکەم، زۆر مەمنونیان بم، مەمنونیانم. بۆچی؟ لەبەرەوەی برینەکانیان تازە بێتەوە، یعنی کە پرسیاریان لێکەیت نەک ئەوان ئێمەش خۆمان بۆ ناگیرێ هەموو دەسەکەن بە گریان کە باس لەوە کە کچەکەی ئەوە نەتەمەنی بووە، مەسەلەن کوڕەکەی ئەوە نەتەمەنی بووە، هەنێکی کە باوکو دایکیان لە ژیان ناماون، مناڵەکان نەماون، هەنێکی کە خوشک و براکانیان مناڵ بوون و ئەمان گەورەتر بوون لەوان، هەنێکی کە لە یەکدا بڕاون بەهۆی ئەوەی یەک مناڵ لە خێزانەکە لەوانەیە لە ماڵی باپیری بوو بێ کە ئەوان ئەنفال کراون، ئەو ماوەتەوە بۆ ئەم مەینەتیەی ئێستاکە خەفەتی پێ ئەخوات و زۆر. بەڵام بەداخەوە لەگەڵ ئەو وەزعە نەفسیە خراپەی خۆیانە دڵنەواییەکی کەمیش بێ نییە بۆ کە سوکاری ئەنفال، یعنی بە سادەترین ماف موچەکەیانە، ئەمڕۆ 62 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە
کە موچەیەکی زۆر کەمە بژێوی ژیان زۆر قورسە بۆ ئەوان لەگەڵ ئەو بارودۆخە ئیسیجابەیان بۆ ئێمە زۆر باشە تەحملیان زۆر باشە دوێنێ کە تیمەکە دەستی لە کار هەڵگرت کە ناتوانن ئیتر لە دوای سەعات دووەوە سیستمەکەیان تەقبولی ناکات نەوەڵا شوێنەکەیان زۆر باشە لە مۆنۆمنت بەڵام ئەبێت تەدقیقی ئیسیمارەکان بکەنەوە مەسەلەن هەشت مێزە ئەم هەشت مێزە ئەوە نییە هەریەکەی هاوڵاتیەک بانکە ئیشی ماوەکە درێژ بکرێتەوە بە دڵنیاییەوە مەسەلەن لە مێزی یەکەم کۆمەڵێ پرسیاری لێکرێ لە مێزی دووهەم پرسیارێکی تر کە هاوشێوەی ئەو نییە لە مێزی سێهەمە تا ئەگاتە مەرحەلەی وەرگرتنی سامپڵی خوێنەکە تاقانەیەکی ئەنفال ضروریە کە ئاماژە بم بە ڕۆڵی کە سوکاری ئەنفال کە چەند خۆڕاگرن تا ئەو کاتە توانی دانیشێ دوایی کە پێمان و دووتمان چەند کەس ئەنفالە وتی هەشت کەسم ئەنفالە باوک و دایک و خوشک و برا و کەسی نەماوە بە تیمەکەم و دووتم زۆر مەمنونتانە بم ئەگەر بێت و هاوکارم بن وەریگرن وتی پەری هەشت ئیسیمارە لانی کەم سەعات و نیوێکمانەوێ بۆ پرسیارەکان هەشت ئیسیمارە هەر ئیسیمارەیەک هەشتا و هەشت پرسیارە باشە وتم ئەی چی بکەین وتی بەیانی یەکەم کەس ئێمە لێ وەرەگرین زۆر ئیحراج بوو کە داوای لێبوردنی لێ بکەم و بڵێم بکەوەرە بەیانی بەڵام ئەو مەمنون بوو کە من پێم وت یعنی شەرمەزاری کردم بەڕاستی کە پێم وت من شەرمەزارم کە پێتەڵم بکەوەرە بەیانی ماڵت لەکوێیە ئەو خەمە سەرم وەرە ماڵی خوشکی خۆت وتی ماڵم لە هەولێرە ئێستا بەڵام خزم و ناسیاوم هەیە لە چەمچەمان ئەچمە لای ئەوان دیار بوو ناسیاوەکە هاتبوو لەگەڵی زۆرم لێ کرد وتم وەرە ماڵی خوشکی خۆت لە سلەیمانی خۆم ئەو بەم و خۆشم ئەو هێنمەوە بۆ چەمچەمان ڕازی نەبوو ناسیاوەکەی وتی منە ئەی خەمە سەرم خۆشی مەمنون بوو کە ئێمە ئیشەکە بەیانی بۆ یەکەین ئێستا لە چەمچەماڵە و ئیشەکەی بۆ جێبەجێکرێ ئەم نمونەیەم بۆ هێنایەوە نمونەی خۆڕاگری کە سوکاری ئەنفال کە بەو هەموو دڵە برینارەوە زۆر بەدەنگمانەوەیان زۆر بە سنگفراوانی بەرەو ئیشەکەیان زۆریان پێخۆشە ئێمەش ئەو پەڕی هەوڵەین کە زۆر ڕێزیان لێ بگرین زۆر دڵنەواییان بکەین و زۆریش لە تیمەکە بکەین کە زۆرترین خزمەتیان پێشکەشکەن و زۆریش لە پزیشکی دادیەکەین کە دەست بکەن بە ناسینەوە بۆی ئاهێک بە دڵیانیان بێ بەڕاستی پەریخان وەک بەڕێزت ئاماژەت پێە وتبینیکردنی فۆرمەکان پرۆسەیەکی قورس و ئاڵۆزە بەڵێ کەسانی خۆبەخش ناتونەتە پێشەوە بۆ ئەوی هاوکاری تیمەکانتان بکەن لەم وردبینیکردنی فۆرمەکانە بەڕاستی پرسیارەکان زۆر دقیقە ناتوانرێ کەسێکی دەرەوەی پرۆسەکە داخل کرێت ڕاستە ئێمە بۆ نمونە ستافی مۆنۆمنت هەمووی لەگەڵمانە بۆ ڕێخستنی پرۆسەکە لەگەڵمانان بەڵام وەک داخل بوون بۆ وردبینیکردنی ئیسیمارەکان ناتوانن ئەو کەسانە کوردن کە پرسیارەکانەکەن خاتوپەری هەموویان متەرجمان بۆ داناون کولی مێزێک متەرجمێکی لەگەڵە کە لە بینی ستافەکە و لە بینی کە سوکاری قوربانیەکان تەرجەماکە ئیسیمارەکان بۆ نمونە ئەبێ بەو پرۆسەیە بڕوا کە پرسیار وەڵامەکان لە بینی پزیشکی دادی لەگەڵ دایرەی گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ ڕێکخراوی ICMP بە هەر سێ هینەکە بڵێن فیلتەرەکە بڕوات بۆ دڵنیابوون لەوەی کە هیچ هەڵەیەکی تیانە بێت باشە خاتوپەری هیچ کام لەو قۆناغانەی تر بەگشتی حوت قۆناغەکە هیچ کام لە ئەنجامەکانی ئەو وەرگرتنی سامپڵی خوێنانە هاتوۆتەوە تا ئێستا خۆی وەک ئاماژەم پێیا لە سەرەتای قسەکان ئێمە بەردەوام لە داواکردنی ئەنجامین ئەوان پێمانەڵەن دەستمان کردو بە ناسینەوە کراشینی DNA بۆ ئێسک زۆر قورسە
بۆ دەرهێنانی بڵین جیناتەکە بۆ مطابقەکردن لە بینی ئێسک و سامپڵی خوێنەکە ئاسانە و کولفەیەکی زۆر کەمی تێچێ بەڵام سامپڵی ئێسکەکە جاری وا هەیە 2 سامپڵ 3 سامپڵیان وەرگرتووە بۆ ئەوەی دووبارە بکرێتەوە کراشنی بۆ بکرێتەوە بۆ مەسلەی بەکارهێنانی DNA-کە بۆ ناسینەوەکە لەبەرەوە پرۆسەکە قورسە ئێمەش خۆمان لێ نازانین بەڕاستی لەبەرەوەی ئەمە شتێکی زانستی سرفە بۆیە ناتوانین تەدەخلی ئیشەکان بکەین تەنها متابعە نەبێت. پەریخان ئێمە پرسیارمان نەماوە بەڵام ئەگەر بەڕێستان پێشنیارێک یاخود داواکاریتان چێ بۆ تیمەکە بێ یاخود کە سوکاری ئەم فاکراوان بێت سەبارەت بە پەیام بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار 25/5/2025 داوای کرد ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی ببینێت کە هاتنە خزمەت بەڕێزیان زۆریان پێخۆش بوو کە فەخامەتی سەرۆک کۆمار و بەڕێز خانمی یەکەمی عێراق زۆر گرنگیان ناوە بەو مەلەفە و 27/5 میتینگێک کرا لە فندقڕەشیدی بەغا بۆ شارەزایانی نێودەوڵەتی لە بواری جینۆسایدا یعنی لە بواری بێسەر و شوێن بوانە بەشداریمان کرد وەکو سەرۆکایەتی کۆمار و بەڕێزیان داوای لێکردن کە ئەرکەکانیان زۆر بەرفراوانترکەن هەر لەو میتینگە ICRC داوایان لێکردین کە ئەوانیش بێن لە خزمەتی پرۆسەکە بن و بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار ببینن و وادیانیاوینە تێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە بە هەموو جۆرێک هاوکارمان بن لەم پرۆسەیە و من داواکارم لە کەسوکاری ئەنفال تەحملمان بکەن لەبەر ئەوەی ئەمە ناسنامەی جینۆسایدی کوردە ضروریە بۆ بە جینۆساید ناساندنی لەسەر ئاستی دادگا نێودەوڵەتیەکان ئەم ناسینەوەیە زۆر گرنگە. بەڵێ خات و پەرینووری ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆماری ئێمەش سپاسی کورساتەکەین کە بەردەوام لەگەڵمانایە لە پرۆسەکە ئێمە هەمیشە لە خزمەت هەموو چین و توێژەکانین زۆر سپاس بۆ تۆ خات و پەری.